چالاکیەکانی بانگەشەی هەڵبژاردن بۆ سۆران عومەر کاندیدی ژمارە 22 کۆمەڵی دادگەری لە سنووری ئیدارەی ڕاپەڕین و قەزای دووکان بەردەوامی هەیە. لەو چوارچێوێدا ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ لا ڕانیە دیدار و ئێوارەخوانێکیان ساز کرد. لەو دیدارەدا ژمارەیەکی بەرچاو مامۆستایانی دەڤەری ڕاپەڕین ئامادە بوون و پاڵپشتی خۆیان بۆ سۆران عومەر دووپات کردەوە. ئەو ڕۆکانە وەکو ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ هەستان بە کۆکردنەوەی نزیکەی 150 مامۆستا بۆ سیمینارێک بۆ کاک سۆران بۆ ئێمە وەکو مامۆستایان هاوکاری پشتیوانی خۆمان بۆ کاک سۆران دەبڕین. بەڕاستی کاک سۆران جێگای ئومێدی هەر هەمومانە لە گەورەوە تا گچکە لە پیرەوە تاکولاو هەر هەموو چینەکان کاک سۆران لەگەڵ هەر کەسێک باز دەکەی باز کاک سۆران دەکەی بەڕاستی جێگای ئومێدی هەر هەموو خەڵکەکەیە. بەڕاستی ئێمە وەکو چینی مامۆستایان ئومێدێکی زۆرمان بە کاک سۆران عومەر هەیە چونکە لە ڕابردوودا سەلماندوویەتی کە بەڕاستی خەمخۆری چینی مامۆستایان و خەمخۆری میلەت بووە. هیوادارین لە پەرلەمانی عێراقیشدا ئەم خەمخۆریە و ئەم دڵسۆزی بۆ فەرمانبەران و بۆ خەڵک و بۆ میلەت بەردەوام بێت. وڵای وەکو من وەکو مامۆستایەک یعنی پشتگیری بەڕێز سۆران عومەر دەکەم لەبەرەوەی ئەندام پەرلەمانێکە بەڕاستی یعنی هەموو کورد قەرزاری ئەو پیاوەیە پیاوێک یعنی باجی هەڵوێستەکانی خۆی داوە لە پەرلەمانی کوردستان یعنی پارێزبەندی لێسێنرایەوە ئێستا ناتوانێت هەتا لە ناو کوردستاندا ینی سەربەز ناتوانێت بڕۆ بۆ شارەکان. داوا لە خەڵکی کوردستان دەکەم تاک بەداک ئەوانەی کە دەنگدان داهەنگرێتەوە بەڕاستی دەنگ بۆ پیاوە بوێر و حەقێک پێن بەڵە پشتگیری لێ بکەن. لە میانی وتەیەکیدا بۆ مامۆستایان سۆران عومەر کاندیدی کۆمەڵی دادگەری با ژمارە 22 لە ئیدارەی ڕاپەڕین و قەزای دووکان وتی نابێت مامۆستایان هیچ کاتێک ئەو شەقەیان بیرچێتەوە کە لە مامۆستا هەڵدرا. ئەوە حەقیقەتی ئەم دەسەڵاتەیە. ئەم دەسەڵاتە بەم جۆرەی ناوێ مامۆستایەکی ئەوێ بەویستی ئەو بکە پەروەردەیەکی ئەوێ دەرەنجامەکەی بۆ ئەو بگەڕێتەوە. بۆیە بینیتان لە کاتی دەربڕینی ناڕەزایەتی مامۆستایانە نامەردانە شەقیان لە مامۆستا هەڵدا. ئەوە حەقیقەتی ناخی ئەو دەسەڵاتەیە کە بەو جۆرەیە بەرامبەر بە مامۆستا. ومێ دەکەم مامۆستایان هیچ کات ئەو شەقەیان بیر نەچێتەوە کە جەلادێکی ئەو دەسەڵاتە بەرامبەر بە مامۆستا کردی. ئەو شەقەی لە مامۆستایان هەڵدا لە هەمومان درا و بەر هەمومان کەوت. بۆیە بەڕاستی ئەم قۆناغەی لە بەردەممانایە قۆناغی تۆڵەی مامۆستایانە لەوانەی شەقیان لە مامۆستا هەڵدا و ناژبێ لە بیرمان بچێ ئەوەی کە بەرامبەر بە موچەکانی ئێوە کردیان، ئەوەی کە بێباک بوون لەوەی خوێندن دادەخرێ، منداڵەکانمان بێفێربوون و پەروەردە دەبن، خوێندنیان دەفەوتێ، هیچ باکیان نەبوو، گاڵتەیان لێدەهات. کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە دەی ئەم مانگا بەڕێوە دەچێت بە 5 پاڵێوراو بەشداری دەکات. سەرجەم کاندیدەکانیش وەکو هاوڵاتیان شایەتی بۆ دەدەن خاوەن ڕابردووی خزمەت و داکۆکی لە مافە سیاسی و مەدەنیەکانی هاوڵاتیانن. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.